هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان لە دەڤەری ڕاپەڕینیش گردبوونەوەی هاوخەمی و هاوسۆزی بۆ مسلمانانی غەزا بەڕێوەچوو. لە شاری ڕانیا مامۆستایانی ئاینی و چین و توێژەکان دژی ئەوستەم و کوشتارەی دەسەڵاتدارانی قەوارەی زایۆنی دەیکەنە سەر مسلمانانی فەڵەستین گرد بوونەوە. وەکو واجبێکی برایەتی کە خوای گەورە بە ئایەتی ئینەمە المؤمنون ئیخوەة هەموو ئیماندارانی کردوون بەبرا بە بەجیاوازی ڕەنگ و ڕەگەز و زمانەوە لێرە کۆبووینەوە بۆ دەربڕینی پشتیوانی و هاوسۆزی بۆ گەلی مەزلومی فەڵەستین و بە تایبەتیش بۆ شاری غەزا. ئاماژ لەوە هاوخەمی و پشتیوانی مسلمانانی ئەو دەڤەری ڕاپەڕین بۆ مسلمانانی لێقەوماوی غەزا کە ئێستا وڵاتانی زلهێز و جوولەکە بە پشتیوانی یەکتر خستونیانەتە گەمارۆیەک و ئاگر و ئاسن بەسەر ئەو خەڵکە مسلمانەدا دەبارێنن کە بەڕاستی زوڵم مستەمێکی زۆر لە ڕادە بە دەریا لێ دەکرێت بەدەر لە هەجی ئاسا و ڕێسایەکی ئاسمان و زەمینی کە زوڵمیان لێ دەکرێت مناڵیان شەید دەکرێت خەستەخانە بردومانەکرێ ئێمە هاتوین پشتگیریان بکەین هاتوین ئیدانەی ئەو کارە تیرروسیانەی زلهێزان بکەین جوولەکەی ڕەگەزپەرست بکەین. لە شاری قەڵاتزێش بە هەمان شێوە مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانیش گربوونەوەیەکیان بۆ هاوخەمی و پاڵپشتی مسلمانانی فەڵەستین ئەنجامدا و بە هەموو شێوەیەک سەرکۆنەی دەست درێژیەکانی ڕژێمی زایۆنی بۆ سەر کەرتی غەزە و بە ئامانجگرتنیان دەکەن. هاتوین لێرە بۆی تعبیر لە ئیدانە و لە سەرکۆنەی دەوڵەتی خوێنمژی مسلمان کوژی ئیسا کوش بکەین. داواکاری لە هەموو مرۆڤدۆستان لە مسلمانان لە وڵاتانی عەرەبی وڵاتانی مسلمان بەگشتی کە پشتیوانی بکەن هاوکات بن هاوسۆز بن. زۆر دڵگرانی بۆ پشتیوانیمان لە فەڵەستین لە ژیانێکی زۆر ناخۆشدانە. ماوەی زیاتر لە 10 ڕۆژە ڕژێمی زایۆنی بە دەڕەندەترین شێوە بردومانی چڕی غەزا دەکات و بەو هۆیەوە بە هەزاران کەس بەژن و منداڵیشەوە شەهید بوون. لە کاتێکدا وڵاتانی زلهێز و بانگەشەکاری مافی مرۆڤ و ئازادی نەک هەر بێدەنگیان هەڵبژاردووە بەڵکو بەشێکیان بە ئاشکرا پشتیوانی لە کارە دڕندەکانی قەوارەی جوولەکە دەکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.